لە شاری سلێمانی ئێوارەی 24 سێی 2023 منداڵێک بەهۆی فیشەکەوە گیانی لەدەستدا. لەو بارەی وتەبێژی بەڕێوەبەراتی پۆلیسی سلێمانی بە وێزگە نیوزی ڕاگەیان. ڕووداوەکە بەهۆی دەمانچەوە بووە. دوو برای تەمەن 2 ساڵان و 5 ساڵان یاریان بە دەمانچە کردووە و دواتر منداڵە 5 ساڵانەکە فیشەکی لەدەست دەردەچێ و دەینێت بەسەر سنجی برا 2 ساڵانەکەیەوە. دوای گیاندنی بە نەخۆشخانە بەوەی سەختی برینەکەیەوە گیان لەدەست دەدات. ئەم کەسەی کە ماڵی برایەکێتی ئەم خۆی لە پێشمەرگەی و لە هێزێکی سەربازیە کە هاتوۆ لە ئەرکەکەی دیارە دەمانچە شتەکەی لە خوارودانەوە چۆتە سەر و پشوبە ئەو دەمانچەی کە پێی بۆ میلی هاتوواتە فیشەکی لەبەر بووە. مناڵەکان دەستکاریان کرد دیارە مناڵە 5 ساڵە دەستکاری کردو لەگەڵ ماڵەکانی ترا دەرەنجام فیشەچێک لە دەمانچەکە دەرچۆ و بەر مناڵە 2 ساڵەکە کەوتووە. پاژە گیانێنتە نەخۆشخانە لە بەروی برینەکە کاریگەر بۆ جیانی لەدەستداوە. تیمەکانی بەڵگەی تاوانەوەی پەیوەست بێ بە ڕووداوەکە و کۆیان کردوەوە و دەست بەسەر و چەکە شاگیراوە کە بەکار هاتووە لەو ڕووداوە. لە ئێستاە بە بڕیاری دادوەر خاوەنی دەمانچەکە کە پێشمەرگەکەی سەربازە بەندە بە بڕای دادوەر بە پێی مادەی 411 لە یاسای سزادان تا ڕاپۆرتی پزیشکی تۆبعەدلیەتەوە هەر یەک فیشک دەرچۆ دیارە بەر سنگ و منتیقی سنگی مناڵەکە کەوتووە شوێنەکە کاریگەر بوو تا گیانی بۆ نەخۆشخانە جیان لەدەستداوە لەگەڵیشا ڕاپۆرتی پزیشکی دقیق تی تۆبعەدلی ئەخرێتە بەردەمی دادوەر. سەبارەت بە خاوەنی دەمانچەکە سەرکەوت ئەحمەد وتەبێژی پۆلیسی سلێمانی ئاشکرای کرد کە خاوەنی دەمانچەکە مامی منداڵەکانە و ئێستا بە بڕیاری دادوەر بند کراوە و لێکۆڵینەوە لەگەڵیدا بەردەوامە. ئەوان خەریکی مەراسیمی تەعزیە بە خۆ دەزانی یەک دوڕۆژ خەڵگەمێنێتەوە تا ئەچێتە لای دادوەرم ڕۆژانەش پشوو بووە لەگەڵ دەستپێکردنی داواما داوای هەمویان نەکرێت و ئەترەوە ڕێی خۆیان نەزان سکاڵایانە بێیانیان بێ بەڵام ئیجراعاتە قانونیەکان وەکو خۆی ڕات. وێزگە نیوز بەمبەستی ڕوونکردنەوە سەبارەت با ڕووداوەکە سەردانی بنەماڵەی منداڵە کوژراوەکەیان لە گەڕێکی زەرگەتەی شاری سلێمانی کرد. خانەوادەی منداڵەکە ئاماژیان بەوەدا کە تەنها ڕووداوێکی نەخوازراو بوو و جگەلەوە هیچ لێدوانێکیان بۆ دەستگاکانی ڕاگەاندن نییە. شکار حەمەنووری، وێزگە نیوز، سلێمانی.